خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی. پانۆڕامای ئەم شەومان جیاواز. زۆر قسەمان لەسەر پرسە سیاسیەکان کرد، لەسەر بابەتە جیاوازەکانی ڕۆژ کرد. ئەم شەو یان لە پانۆڕامای ئەم شەودا ئەمانەوێت باس لە بابەتێک بکەین. لە ماوەی ڕابردوودا ئێمە هەرێک لە کات مەسەلەن ویستی خوێندنمان هەبووە، هەوڵمان داوە ڕووبکەین لە یەکێک لە وڵاتەکان بۆی بڕوانامەیەکی باوەڕپێکراو بەدەست بهێنین و خزمەتی پێ بکەین. لەبەرەوەی ئاستی زانکۆکانی خۆمان هەندێک جار لە ماوەی ڕابردوودا ساڵانی زوو باسەکەمە پێویست نەبووە. هەرێکێکمان تاقیکردنەوەیەکمان لەگەڵ ئەو بابەتە هەیە، یان هەندێک جار بۆ ئەوە بۆ کە بەڕاستی ئەزمونێکی گەورەتری وڵاتێکی تر بێنینەوە و خزمەتی پێ بکەین. وێ ڕای هەموو قەیرانەکان، وێ ڕای هەموو کێشەکان. دۆخێکی دڵخۆشکرد لەباری خوێندنی باڵایە هەیە لەسەر ئاستی عراق و بەتایبەت شەرێمی کوردستان. زانکۆی ڕاپەڕین یەکێکە لەو زانکۆیانەی وەکو ئەستێرەیەکی درەوشاوە لە ئاسمانی خوێندن و خوێندنی باڵا ساڵانێکی زۆرە خزمەت دەکات. لەم زانکۆیە وێڕای ئەوەی کە باس لە کۆمەڵێک کێشە و وا کۆمەڵێک پێشهات و کۆمەڵێک دەستکەوتی ئەو زانکۆیە دەکەین، بەڵام یەکێک لەوانەی کە سەرنجی ئەمەی ڕاکێشە هاتنی ژمارەی خوێنکارە وەک خوێنکاری بیانی بۆ ئەو زانکۆیە لە چوارچێوەی زەمالاتی عراقیدا. ئێمە ویسمان تەوەرە تەرخان کەین بۆ ئەو بابەتە و کۆی دەرفەتە بەدەستهاتوەکانی ناو چوارچێوەی زانکۆی ڕاپەڕین و لەوێەوە بۆ پرۆسەی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان. بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز دکتۆرە پەیمان ڕەمەزان پرۆفسۆری یاریدەدەر و سەرۆکی زانکۆی ڕاپەڕینمان کردو. دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. واروەها لەگەڵ دکتۆر ژمارەیەک خوێنکار لێرن کە هەرێک لە عەبدوڵڵا و عومەر و یوسف و عسام و حەبیب کە ئەو بەڕێزانە لە وڵاتانی سوودان و یەمەن و ئەفغانستانەوە هاتوون وەکو زەمالە ئێستا لە چوارچێوەی زانکۆی ڕاپەڕین خوێنکارن و لەگەڵ ئەوانش گفتوگۆ ئەکەین. دکتۆر زۆر بەخێر بێت. سەرتامەوێ بڵێم دکتۆر پەیمان پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر پەیمان لە زانکۆی ڕاپەڕین پێ ناسەیەکی هەیە بۆ زانکۆی ڕاپەڕین بەناو ئاڵنگاریەکاندا بەناو کێشەکاندا کە هاتوون بۆ ئەمڕۆ. زانکۆی ڕاپەڕین دیارە دەستکەوتی خوێنی شەیدانە، زانکۆیەکی گەنجی کەوتۆتە سەر پێی خۆی لە ئێستادا. دیارە ئاڵنگریەکان لە خوێنی باڵادا یاخود لە هەموو سێکتەرەکاندا جیاوازن. ئەوانەیە کە تایبەتن بە خوێنی باڵا زۆربەی کاتەکان دەکەوێتە سەر قەیرانە دارایەکان و ئەو تەنگژە سیاسیانەی کە هەم ناوچەکە هەمیش عێراق و کوردستاندا پێدا تێدەپەڕێ، ئەوەی کە زۆر پێویستە بۆ زانکۆکان بەڕاستی سەرچاوی مرۆوی سەرچاوی داراییە. لە ئێستادا زانکۆکان لەگەڵ ئەوەیدا کە چەندین ساڵ لە 2014 بە قەیرانی دارایی سەختدا دەڕۆین نەبوونی بودجە بۆ هەرێمی کوردستان و کۆمەڵێک ئاڵنگەری تایبەت بە دارایی بە تایبەتی، بەڵام هەرێمی کوردستان و وەزارەتی خوێنی باڵا توێژنەوەی زانستی و زانکۆکان توانیویانە بە کەمترین تێچوو بەڕاستی ئەداچی باش بکەن و لە ڕانکینگە نێودەوڵەتیەکان و لە بواری توێژنەوەی زانستیی بەجێنەمێنن. ئەو ئاڵنگارە دیاریکراوانە چی بوون کە هاتوونەتە سەر ڕێگەی خوێنی باڵا لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش مەسەلەن زانکۆی ڕاپەڕین؟ لە ڕاستی داوای کە تێبینی دەکەین لە کاتی دروستکردنی زانکۆکاندا زانکۆ تازەکان بەتایبەتی پێویستە زانکۆکان ساڵانە تەرخانکردنی داراییان بۆ بکرێ بۆی ئێمە بتوانین پێویستیەکانی ژێرخانی زانکۆیی بخینە سەر پێی خۆی وەکو پێویستی مەکتەبە، زیادکردنی فاکەڵتیەکان و زیادکردنی کۆلێژەکان و بیناکان و لابەکان و پێویستی ناولابەکان بەڕاستی پێویستی مەکتەبە، پێویستی ژێرخانی تەکنەلۆژی کە لە ئێستادا ئێمە بەڕاستی گەشتوینەتە AI و گەشتوینەتە ئەلکترۆنیک گەڤەرنەنس، پێویستە ئێمە هەموو ساڵێک تەرخانکردنێکمان بۆ بکرێت لەبەرەوەی بودجە بۆ هەرێمی کوردستان و لە ناویشیدا ئێمە بەڕاستی قەیرانی داراییمان هەیە، ئاگاتە ئاگادارن هەموو لە ئاگادارەکە قەیرانی نەختینە هەیە بەهۆی ئەو کێشانێکە لەگەڵ بەغدادا هەیە. بۆیە کوردستان بە تایبەتی زانکۆکان بەڕاستی ئەگەر پارەی زیاتر لە بەردەستدا بووە دڵنیامەوەی کە ئێستا دەمانتوانین لە ئاسەکی زۆر باشتری ئێستا دابین. چەند بەشی جێی دڵخۆشکەر بێکەوە بۆ تۆ دکتۆر پەیمان کردوتانەتەوە لە چوارچێوەی زانکۆی ڕاپەڕین مەسەلەن کە بڵێ من کەسێک کادرێک دەنێرمە ناو بازار ناو کۆمەڵگا کە دوجار شانازی پێوە بکەم و خزمەتی کۆمەڵانی خەڵک بکات. دیارە ئێمە کە باسی کردنەوەی بەشەکان دەکەین کردنەوەی بەش لە 2026 زۆر جیاوازترە لە 2006.
لە بەرەوەی ئێمە ئەگەر سێری مێژووی خوێنی باڵا هەرێمی کوردستانکەین بە بوار ئەدەبیەکان دەستمان پێکرد و کۆمەڵێک لە زانکۆکان زانکۆی دایک زانکۆی سلێمانی و زانکۆی سەڵادین زانکۆی دهۆک ئەوان ئەو زانکۆیانە کادری پێویستیان هەبوو بۆ کردنەوەی بەشی جیاواز لە بەرەوەی ئەگەر سێری کۆلێژی زانستکەین فرەپسپۆرەکان دەتوانین لەو بەشانە وەربگرین و کۆلێژە پزیشکەکان بە هەمان شێواز بۆی لە سەرەتادا ئەو بەشانە دەستیان پێکرد کە بوار ئەدەبیەکان بوو لە ئێستادا بەهۆی گەشتە سەندنی تەکنۆلۆژیاوە بەهۆی کرانەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی بە ڕووی دەرەوەدا و ناردنی کۆمەڵە کادر بۆ خوێنی باڵا لە دەرەوەی هەرێمی کوردستان وای کرد کێم بتوانین کادرمان زیاتر بێت لە بوارە جیاوازەکاندا وەکو زانکۆی راپەڕین ئێمە لە 2022 ئەوەی کە توانیمانە ئەو بەشانە بکەینەوە کە بەشێکن بتوانین خوێنکارەکە لە بازاری کاردا هەلی کاری هەبێ وەکو بەشی بیمە و بەشی بسنس و بەشی ئەو بەشانێک کە بوون نە پرۆگرام سازیە و لە ئێستادا پلانمان هەیە بەشی بایۆتەکنۆلۆژی بکەینەوە کۆمەڵێک بەش بن کە بەڕاستی بەشی سەردەم بن و پێویستیشە لە زانکۆکاندا بەڕاستی ئێمە هەر کۆپی پێویستی یەکتر نەکەین و زانکۆکان بەڕاستی پێویستە لە داهاتوودا ئەگەر لە ئێستا ژا نەکرێت زانکۆکان بەرەو پسپۆڕی تایبەت بڕۆن بۆ نە با زانکۆیەکمان تەنها تایبەت بێ بە کشتتوکاڵ هەموو بوارەکانی کشتتوکاڵ تێدا بێ وەکو سین یاخود زانکۆیەکمان تایبەت بێت تەنها بە بەشێک یاخود بوارێکی تایبەت بووی بتوان ئێمە هەموو پسپۆرەکان و تایبەتمەندیەکان لێوەدا کۆکەینەوە و بتوانین جێرخانی پێویستی بۆ تەرخان بکەین و سەرچاوی مرۆی و لەگەڵ ژێرخانی تەکنۆلۆژیکە لە ئێستادا بەڕاستی زۆ پێویستە و باسم کرد بۆ ئەو بەرەو اختصاص بوونەوە سەر بۆ منە زانکۆی ڕاپەڕین ڕەچاوی ئەوە کراوە ببوون منە لە ناوچەکە پێویست بە چ کادرێکە بە چ دەرچوویەکە کە پێشکەشی بکەن بۆ حکومەت و بۆ بازار ئێمە ئەگەر سێری خوێنی باڵا بکەین لەگەڵ ئابووریدا دەبێت دوو ڕەهەندی جیاواز وەرگین ئێمە لە بەرەوەی بازاری کارمان بازاری کارێکی بچووکە و بازاری کاری هەرێمی کوردستان کە پێی دەڵێن لیبەر مارکت دەبێت گۆڕانکاری تێدا بکرێ و ئابووری هەرێمی کوردستان دەبێت بەرەو فرە چەشنی بڕوات نابێت پشتبەستە بێت تەنها بە نەوت و گاز بۆیە دەبێت ئێمە کە لەو شارانەی کە دەرەوەی سنتەری شارن پێویستان بە جۆرێک لە جۆرەکان فۆکەسکەینە سەر ئەو بوارانەی کە پێویستن و ئەو تایبەتمەندیە بدرێ بۆ شوێنانەکە بۆنە دەڤەری راپەڕین دەتوانرێت دەرفەتی گەشت و گوزاری زیاتری تێدا دەرفەتی کشتتوکاڵی زیاتری تێدا بۆی پێویستە ئەو پسپۆریانە پەرە پێ بدرێت کە لە داهاتوودا دەتوانرێت لە بازاری کاردا خوێنکارەکانیان جێگەیان بکرێتەوە بەشی پزیشکیتان هەیە لە زانکۆی راپەڕین ئێمە بەشی پەرستاریمان هەیە و بەشی MLC-مان هەیە بەشی بایۆلۆجیمان هەیە و پێویستە ئەو بەشانێکش کە لە داهاتوودا دەیانکەینەوە پلانمان هەیە ئەمەرجەنسی نەرسینگ بکەینەوە پەرستاریەوەی کە دەچێتە ئیمەرجەنسی بە تایبەتی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ پۆڵەندا لە پلانماندایە بەڵام بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک کۆلێژەکان تایبەتمەندی ئەوانێ لە بەغدا دەبێت ڕێنمایەکان یاخود لە هەرێمی کوردستان بەپێی ڕێنمایەکان بەش بکەوە یاخود کۆلێژ بکەوە بۆی دەبێت پێیوەست بین بەو پسپۆریانەی کە بەڕاستی ناونیشانی کاریان هەیە نەک پسپۆرێک بکەمە بیکەینەوە لە بەرەوەی لە دەرەوە وڵات هەیە بەڵام کە لە هەرێمی کوردستان و عێراقدا ئەو کەسا کە دەردەچێت بۆ بازاری کار ناونیشانی کاری نەبێت تووشی ئاستەنجی دەبێت وەکو لە کۆمەڵێک لە زانکۆکان تووشی بوون کە پسپۆری کرا بۆ بەڵام ناونیشانی کاریان نەبوو ئەو خوێنکارانەی کە دەردەچن دەڤەری ڕاپەڕین مەسەلەن هەرچە دەیوە خوێنکار بە هەموو هەرێمی کوردستان پێدەگەێن خوێنکاری هەموو کوردستان ڕەنگە زۆر بشارەکانتان لابێت مەسەلەن بۆ هەم پشدەر هەم بیتوێن هەم کشتتوکاڵی هەم مەسەلەی کشتتوکاڵی و هەم مەسەلەی گەشت و گوزارش لەو ڕۆات توانیتانە چی بکەن خۆ ئێمە کۆلێژی کشتتوکاڵمان هەبوو لە ساڵی 2022 بۆ 23 کە لەو سەر لە 23 دەستمان کرد بە پێدانانی بەغدا کۆمەڵێک ڕێکار و پێویستیە بوو یەکێک لەوانە تەکمیلکردنی ژێرخانی کۆلێژی کشتتوکاڵ کە لە لابەکان ڕادەسمان پێکرد هەتا بەیتی پلاستیکی کە ئێستا هەمانە ئێستا بەیتی پلاستیکیمان هەیە باغمان هەیە لابەکانمان هەنە ئەو کاتە کادیری زۆر کەمیان هەبوو ئێستا هەم مامۆستا و هەمیش ستافی کارجێری اختصاصی کشتتوکاڵمان لە پێویستی خۆیدایەتی کە لە تواناماندا هەیە مادسێر تێدا بکەینەوە لە ساڵی داهاتوودا بەشی تازی تێدا دەکرێتەوە ساڵی ڕابردوو بەشێکمان گۆڕیوە تێدا کە بەشەشی تازەیە بەڕاستی بەشی کشتتوکاڵ بەشێکی زۆر گرنگە بەڵام ئەو بەشەش پێویستی بە تەکنۆلۆژیای پێشکەوتوو هەیە کەواتە ئێمە کاتێک کە گرنگی بە کۆلێجێکیان بە بەشێک دەدەین دەبێت تەرخانکردنی ساڵانەی بۆ ئەگەر خوێنکارێک لە بەشی کشتتوکاڵ وەربگیرێت لە بەشە جیاکانی دەتوانێت مەسەلەن کردارەکیش لەناو
زانکۆ داعیش بکە لەگەڵ مامۆستاکانی؟ بۆ زۆربەی شتەکان بەڵێ لە بەرەوەی بیتی پلاستیکیمان هەیە ئێمە ئێستا دەواجیرمان هەیە تایبەت بخۆی ساڵانە ساڵی ڕابردوو هەم بەرهەمی هێلکەمان هەیە بەرهەمی مریچکمان هەبووە بەرهەمی قەلمان هەبوو لە فاکەڵتیەکەدا کەڵەشێرمان هەبوو بەڵام بەپێی خەرجیەکان ئێمە لە بەرەوەی بەڕاستی وەکو زانکۆکان دەسەڵاتی ڕاستە خۆمانی بەسەر داهاتدا ئەگەر دەسەڵاتی ڕاستە خۆتە بێ وەکو زانکۆ بەسەر داهاتدا ئەو بڕەپارێک کە پەیدا دەکرێت لە کۆلێژی کشتتوکاڵ ڕاستە خۆ لەوێ دەتوانی بەکاری بێنیەوە بەپێی ئەو پێویستیانێک کە هەتە دەتوانری باشتر بێ بەڵام لەبەرەوە ئێمە بەڕاستی زۆرجار داهاتەکە کەمە یاخود بەپێی پێویست نییە بۆیان دەبێت تەنها دەتوانین ئەو بەشانە بکەین کە لە توانای دارای زانکۆکانماندا دکتۆرە لەگەڵ عراق ئێستا هەرێمی کوردستان طبعا وەزارەتی خوێندنی باڵا هەماهەنگە و سەر بە وەزارەتی خوێندنی باڵان بەڵام چوارچێوەیەک هەیە گەر لە وەزارەتی خوێندنی باڵای عراقی ڕێگە پێدان یا کووداڵ ناساندنی بۆ نەکرابێ زانکۆکە دەسواڵا نابێت لە ڕووی نێودەوڵەتیەوە زانکۆ ڕاپەڕی خۆشبەختانە ئەوی هێوانێ دکتۆر بەتەکید لە ساڵی 2024دا ئێمە دان پێدانانی هەمیشەی زانکۆی ڕاپەڕینمان وەرگرت و بەڕاستیش جەنابی وەزیری خوێنی باڵا و توێژینەوەی زانستی کاک دکتۆر ئارام قادر هیچ کاتێک ڕێگر نەبووان لە زانکۆکان و بەتایبەتیش زانکۆی ڕاپەڕین بۆ ئێمە بتوانین هەماهەنگی هەم لەگە وەزارەتی خوێنی باڵای عێراق هەمیش لەگە زانکۆکان بکەین لەبەرەوەی ئێمە پلانی هەم ناوخۆییمان هەیە هەمیش نیشتیمانی هەمیش ئێمە جگەلەوەی دەبێت لە لۆکاڵ بینە دەرەوە بەڕاستی کاتێککە باسی خوێنی باڵا دەکەین بۆ هیچ کاتێک وەزارەتی خوێنی باڵا هەرێمی کوردستان ئاستەنگ نەبوو بۆ ئێمە پەیوەندیمان هەبێت لەگەڵ بەغدا هەماهەنگیتان هەیە لەگەڵ وەزارەتی خوێنی باڵای عراقی بەڵێ ڕاستە و خۆمانە و لە پێشتری جەگە جەنابی وەزیری شەمان بۆ هاوکارمان بۆ پاڵپشتمان بۆ کاک دکتۆر ناهین باشە ئێستا ژمارەی خوێنکار لێرە لەگەڵ ئێمە لە ستۆدیۆن ئەم خوێنکارانە لە چ چوارچێوەیەک ئێستا لە زانکۆی ڕاپەڕین دەخوێنن ئێمە لە ساڵی 2024 ستەدی ئین عێراق پرۆگرام کەوتە سەر پێی خۆی کە ساڵی دووەمی بوو بۆ ئێمە یەکەم جارە لە هەرێمی کوردستاندا ژمارەی خوێنکارانێکی بۆ زانکۆی ڕاپەڕین تەقدیمیان کرد 18 خوێنکار بوون بە ئەوەی کە ئێستا لێرەنە 5 خوێنکارمان هەیە لە پرۆگرامی ستەدی عێراقدا لە پۆرتەڵەکەی خوێنکارەکان لە دەروی وڵات تەقدیم دەکەن کاتێککە تەقدیم دەکەن لە زانکۆکان لیژنە دروست دەکرێت بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی خوێنی باڵا توێژنەوەی زانستی عێراق وەردەگیرێن هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت ساڵی پار 16 خوێنکار مانەوە و 3 خوێنکاریان لە 28 دوو بەهۆی ئەو تەنگژێکە لە بینی ئیسرائیل و ئێران ڕوویدا لە مەتارەکانی نایجێریا ناتوانین سەفەرکەن بۆی کۆمەڵک لەو خوێنکارانە لەو ساڵدا بەڵێ 16 خوێنکار بوون ساڵانە کۆمەڵ خوێنکار تەقدیم دەکات هەندێک خوێنکار وەزدرۆ دەکات دەکشێتەوە بەڵام ئەوەی کە دەبووە لێرە بن 9 خوێنکار بن چوار خوێنکاریان بەهۆی ئەوە تووشی تەنگژە بوون کە ناتوانین لە مەتارەکان بێن و ئەو کاتێک کە ویستیان بگەن کۆرسی دووەم کەوتووە ناوەڕاستەکەی بۆی وامان کرد کە لە مانگی نۆی ساڵی داهاتوودا بێن بڵێ ینی ئەو وەرزی خوێنی هەندێک گفتوگویان لەگەڵ بکەین بە مۆڵەتی جەنابەت ژمارێک لەو خوێنکارانە لێرن هەرێک لە عەبدوڵڵا و عومەر و یوسف و عەسام و حەبیب بەخێر بێن عەبدوڵڵا تۆ لەکوێوە هاتووی ئەمەوێت لەگەڵ تۆ گفتوگۆی سەرەتا دەست پێ بکەین تۆ لەکوێوە هاتووی و چۆن بوو زانکۆی ڕاپەڕینت هەڵبژارد بەناوی خوا من ناوم عەبدوڵڵایە من لە ئەفغانستانەوە هاتووم ئێرەم هەڵبژاردووە زانکۆی ڕاپەڕینم هەڵبژاردووە بۆی کە بڕوانامەی بەکالۆریۆس بەدەست بێنم لە بەشی کۆمپیوتەر زانکۆی ڕاپەڕین ئەتوانم بڵێم کە چەندین پاڵپشتی ئێمەی کردو پاڵپشتی خوێندکارە نێودەوڵەتیەکان دەکات بە تەواوەتی پاڵپشتیمانەکەن ئۆکەی باشە عەبدوڵڵا دکتۆر پەیمان لەگەڵتان چۆنە سەرۆکی زانکۆ وای کردو هەست بە غەریبی نەکەن لە ڕاستیدا دکتۆر پەیمان زۆر بە باشی پاڵپشتیمان دەکات هەر کاتێک قسەمان لەگەڵ دەکات ڕوبەڕوو هەمیشە پێمانەڵێ هیچ کێشەیەکت هەیە ڕوبەڕووی هیچ کێشەیەک بوویتەوە هەر کێشەیەکت توش بووە پێمان بڵێ ئەگەر کەسێک بە نادارپەروەرانە مامەڵانە لەگەڵا بکات پێمان بڵێ کاتێک کە یەینە سەر بابەتی زانکۆ یەکەم کەس دکتۆر پەیمانە و دواتریش دکتۆر وریا بە تەواوەتی ماوەڵەمان لەگەڵەکەن وەکو کوڕی خۆیان باشە عەبدوڵڵا چلی کوردیت لەبەر کردووە جیاوازێکی ئەوە تۆ هەیە تۆ
پێشتر وتت من توانم ینی لە هۆزی پشتون یان جلی کوردی چۆنە چاوازیی هەیە لەگەڵ جلوبەرجی ئێوە؟ لە ڕاستیدا جیاوازیەکە زۆر نییە. باشە دوای دێمەلات ئەچمە لای عمەر بەخێر بێ کاکە عمەر هیچ کوردی فێر بووی؟ چەند وشەیەک تەنها. یاڵە باش ئێستا سڵاوێک بکە بە کوردی سڵاوێک بکە بزانن هیچ دەتوانی؟ تۆ چۆنی؟ عمەر لەکوێوە هاتووی چۆن بوو هەرێمی کوردستان و زانکۆی ڕاپەڕینت هەڵبژارد؟ زانکۆی ڕاپەڕین زانکۆیەکی جوانە، مامۆستاکانیان مامۆستای باشن و زۆر پاڵپشتن لە ئاستەنگەکانە کەێتە بەردەممان زۆر پاڵپشتمان. لەکوێ بەڕێزت لە ئێمەنەوە هاتی وایە؟ چی بە هاوڕێکان تەڵێ ینی ئەوانیش بێن هەرێمی کوردستان زانکۆکانی هەرێمی کوردستان هەڵبژێرن؟ نیاییەوە پێشنیاریان بۆ دەکەم کە بێن بۆ ئێرە بڵێ لەبەرەوەی زانکۆیەکی زۆر جوانە و پرۆسی خوێندنەکە و مامۆستاکانی شەمیان زۆر باشن. باش جارێکتر دێمەوە لای تۆش عومەر. یوسف سڵاو لە تۆ. یوسف تۆ هیچ کوردی فێر بووی لەکوێوە هاتی و لەکوێوە هاتی و زانکۆی ڕاپەڕینت هەڵبژارد؟ لە ڕاستیدا ئێستا کورسێکیان بۆ دیاری کردوین بۆ فێربوونی زمانی کوردی چەند وشەیەکی سادە زانین بۆ منە کاتێک کە چین بۆ زانکۆکان یاخود بۆ بازار بۆی کە مامەڵە بکەین لەگەڵ چواردەوەرماندا زانکۆ زۆر پاڵپشتمانە لەم بابەتەیە. باشە یوسف لە سوودانەوە هاتووی؟ لە سوودانەوە هاتووم. باشە مامەڵەی خەڵکی ڕانیە چۆنە دەڤەری ڕاپەڕین لەگەڵتان ئێوەیان خۆش دەوێ هاوکارتانن؟ لە سەرتاوە کە هاتووم بۆ ئێرە لە فڕۆکەخانە هەموو کەسێک لە کوردستان پاڵپشتمان بووە، هیچ جۆرە ڕەگەز پەرستیەک نییە، هیچ جۆرە هەڵسوکەوت و مامەڵەیەکی هەڵە نییە، هەمویان زۆر میوان دۆستن تەنانەت لە زانکۆش و لە شوێنی جیاوازیش سەردانی چەند وڵاتێکی جیاوازم کردووە هیچی وەکو ئێرە میوانداریان نەکردو. لە ناو بازار لە ناو بزگەوت لە ڕانیە خەڵک چۆن مامەڵەتان لەگەڵەکە پرسیارتان لێکەن بۆچی لێرن؟ بەڵێ هەمویان دەپرسن، هەمویان لێمان دەپرسن. لە گەورەترین کەس لە زانکۆکە تاوەکو و بچووکترینیان هەمویان پاڵپشتمانن و هەنێک جاریش پرسیارشتمان لێ دەکەم. بەڵێ باشە دەگەڕێمەوە لای ئێوە با عفام و حەبیب دوایی گفتوگۆتان لەگەڵەکەم دێمەوە لای دکتۆر پەیمان. دکتۆر پەیمان ینی هاتنی ئەوانە مەسەلەن نامەوێت هەر بە شتێکی سادە و ڕاگوزەرەوە چکە پێشتر ئێمە هەر خۆمان بینیوەتەوە لە وڵاتان ئەمە چ دەستکەوتێکە بێت لەنا ئەو هەموو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و تەنان پرۆسی خوێنی باڵاش بووەتەوە. دیارە ئێمە لە هەرێمی کوردستاندا پرۆسی ئینتەرناشنەلایزیشنمان هەبووە بە جیهانیکردنی خوێندنی باڵا. لە ڕاستیدا بە جیهانیکردنی خوێندنی باڵا تەنها لە ڕووی توێژنەوەی زانستی و هێنانی پرۆگرام ناکرێت بەڵکو هێنانی خوێنکاریش لە دەرەوەی وڵات بۆی ئێمە ئەو کللتورێکە لە دەرەوەی وڵات هەیە بیهێنین خوێنکارەکانی خۆشمان پێ ئاشنا بن. ڕاستی هێنانی خوێنکاری بیانی ئاستەنجی زۆری هەیە لەبەرەوەی ئێمە ئەگە سێری کەین کۆمەڵک پێویستیە کە پێویستە بە خوێنکاری بیانی تەرخان بکرێت بەڵام لە هەر پرۆگرامێکە دەست پێ دەکا لەبەرەوەی من بۆ خۆشم زەمالە بووم لە چەند وڵاتێک هەر پرۆگرامێکە دەست پێ دەکا ئاستەنجەکانی زۆر لەبەرەوەی پلاند بۆ داناوە کە بە ئاسانی بڕوە بەڵام پێشبینی کۆمەڵێک شت ناکە یەکی لەوانە بۆ نمە بیمەی تەندروستی کرێنی شینگە یاخود مانەوە کۆمەڵێک پێویستیکەی وەکو خوێنکار بۆ نمونە ئەوەی کە ئێستا هەیە ئەو پرۆگرامە تەنها خوێندنەکە بە سێ جۆرە
جۆرێکەوەی کە هیچ پارێک نادا و شوێنی مانەوەی هەیە ئەوەی کیان کە بۆ خۆی نوێی پارەکەی دەدا ئەوەی تریان کامل خوێنکارەکە زانکۆی هەڵدەبژێرێت و کامل پارەکەی دەدا لە ڕاستیدا ئەو خوێنکارانە کە دێن بۆ ئێرە لە بروی ماڵیان لێرە نیە لە بروی کە سوکاریان لێرە نیە لە بروی کە سیەکەمیان لێرە نیە خێزانیان لێرە نیە زۆرجار تووشی کۆمەڵێک ئاسانجی دەبنەوە دەبێ ئێمە وەکو زانکۆکان و وەکو شخصەکانی ناو زانکۆ بەڕاستی کە سوکاری ئەوان بین پێویستەکانیان بۆ دابین بکەین هەست بۆ نەکەن کە غەریبن چونکە ئێمە زۆر هەستمان بە غەریبی کرد لە دەرەوەڵات بۆیە لە دەرێ دەخوێنین زە قەدری ئەوە دەزانین بیزەبت بۆیە ئەوانە بەڕاستی لە قۆناغی یەکن و تەمەنیان بچووکە وەکو ڕانیە وەکو شار ئێمە هەوڵمانداوە لەگەڵەوەیدا کە شارێکی بچووکە بتوانین لە ڕێی فیستیڤالەکانمانە و لە ڕێی توێژنەوەی زانستیمانە و ئێمە تەنها خوێنکار ناهێنین بەڵکو زانکۆی ڕاپەڕین ساڵانە 4 بۆ 6 خوێنکار بۆ 8 خوێنکارمان دەڕوا لە پۆڵەندا لە ئیتالیا لە وڵاتەکانی کەش دەورات دەکات و دەگەڕێتەوە هەتا مامۆستاشمان. دکتۆر پەیمان بە ئەو پرسیارە بکەم ئەگەر ئەوانە لێرە خوێندن تەواو بکەن بۆ نمونە بۆ ماستەر و دکتۆرە ئەتوانن بڕوانامەکان نێودوڵەتی ئەژمارەکرێ ئەتوانن لەو زانکۆکانی دیکە بخوێنن یعنی زانکۆ ڕاپەڕین لە واسەدایە ئێمە هەر زانکۆیەک کە لە عێراق و لە هەرێمی کوردستان دانپێدانانی بۆ کرا و لە دەرەوە لە یونسکۆ و لە ناو ڕانکە نێودوڵەتیەکاندا بێ خۆشبەختانە زانکۆی ڕاپەڕین یەکەم زانکۆ بوو لە ساڵی 2024 کە چۆن ناو تایمز هایر ئێجوکیشن ئیمپاکت ڕانکینگ و لەو ئیمپاکت ڕانکینگە 3 ساڵە شکر بۆخوا زۆر باش دەڕوات زانکۆی ڕاپەڕینێکیشە لەو زانکوانێک کە لە ئاسی توێژنەوەی زانستیدا زۆر باش ڕۆیشتووە بە بەرامبەر بە ستافی ئەکادیمی توێژەر هەر خوێنکارێک کە لە هەرێمی کوردستان خوێندن تەواو دەکات بە پێی ڕێکارەکانی کە پێویستێتی کە شادەکەی مۆر بکرێت و بە کۆمەڵێک پرۆسەداتی پەڕێ بەڵێ دەتوان لە دەروی وڵاتیش دانپێدانانی بۆ بکرێت و ئەو پرۆگرامە کاتێکە لەگەڵ حکوومەتی عێراقی کراوە وایە کە ئەو دوو وڵاتە هەماهەنگی دەکەن بەڕاستی هەر خوێنکارێکیش کە دەردەچێت دەبێتە دیبلۆماتی خوێندن و وەکو پرۆسەی جگە لە نێودەوڵەتیکردنەکە پرۆسەی دیبلۆماسی ڕوودەدا لە بین ئەو دوو وڵاتە بۆ ئێمە لە سوودان بۆ یەکەم جار لەوانەی خوێنکار لە سوودانەوە بێ لە یێمەنەوە بێ لە نایجێریاوە بێ لە ئەفغانستانەوە بێ ئەو وا دەکاو خوێنکارە هەم کللتوری ئەو وڵاتە دەگوازێتەوە زمان دەگوازێتەوە بەڕاستی لاەنە سەقافەکەی دەگوازێتەوە لاانی خوێندن و توێژنەوەی زانستیش دەگوازێتەوە بۆ وڵاتەکەی خۆی لە داهاتوودا دەبێتە مێژوەشی ژێرخانی زانستی بۆ هەرێمی کوردستان ئێرش دەبێتە مێژوک بۆ خۆی دەڵێ من لە کوردستان بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە ڕاپەڕین خوێندومە کاکە عسام بەخێر بێ سڵاو لێبێ حەزەکەم بە کوردی جوابم دەیتەوە هیچ فێری کوردی بوویت؟ السلام عليكم نعم أتكلم الكردي بعض الكلمات دەتوانم چەند دا ئەو شانم پێ بڵێ عسام کاکە عسام مایکەکەشت تۆزێک بەرزکە تفضل. نعم أتكلم بعض الكلمات الكردية قليلة وليس كثيرا أتكلم الأساسيات كيف نذهب إلى السوق چەند شتێکی زۆر سادە دەزانم وەکەوەی کە چۆن بچین بۆ بازار چۆن سڵاو لە مامۆستاکان بکەین کە دەچێ بازار چی دەڵێ ینی چۆن سڵاو لە مامۆستاکانت لە بازار ستا گریمان دکتۆر پەیمان لێرێ و تۆ دەچی لای دکتۆر پەیمان سڵاوێکی لێ بکە. سلاو دکتۆرە پەیمان چۆنی؟ کاکە عسام لە یەمەنەوە هاتووی؟ نعم أنا من اليمن. بەڵێ من لە یەمەنەوە هاتووم. جامعة رابرين. خوێنکاری زانکۆم لە زانکۆی ڕاپەڕین. بەڵێ لە چ بەشێک دەخوێنی کاکە عسام؟ أنا أدرس في قسم هندسة. من لە بەشی ئەندازیاری پرۆگرام سازی دەخوێن. سەرکەوتوو مامەڵەی زانکۆ چۆنە لەگەڵێت چی بە هاوڕێکانت دەڵێ لە یەمەن کە بێن لە هەرێمی کوردستان و لە زانکۆی ڕاپەڕین و زانکۆکانی دیکە خوێندنەکانیان تەواو بکەن؟ یەکێکە لە جوانترین و بەرزترین زانکۆکان لە عێراقا من ڕێنمایی یەکەم بۆ هاوڕێکانم براکانم لە یەمەن کە بێن بۆ ئێرە و تەنها بۆ خوێنکارەکانی یەمەنیش نییە بۆ هەموو خوێنکارانێکی کە نێودەوڵەتی بن زانکۆی ڕاپەڕینێکێکە لە باشترین زانکۆکان لێرە لە زانکۆی ڕاپەڕین نەتوانم بڵێم کە خەونەکان بنیاد دەنرێت خەونەکان دەست پێکات لەبەرەوە ئەتوانم بڵێم کە داهاتوو لە زانکۆی ڕاپەڕینەوەی. کاکە عسام ینی لەگەڵ کە سوکارت جارجار بە تەلەفۆن قسە دەکەی چیان پێ دەڵێ ئەوان پرسیارت لێ دەکەن لەبارەی کوردستان؟ بەڵێ پرسیاریان لێ دەکەم و پرسیارم لێ دەکەن لەسەر زانکۆ و کاروبارەکە چۆنن ئێمە خۆمان لێرە وەکو لە ناو خێزانی خۆمانداین شارێکی ڕانێ شارێکی زۆر جوانە
واجهنا بعض الصعوبات ولكن بسرعه المشاكل هەستمان کرد کە لەوانەیە ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگی ببینەوە بەڵام زۆر خێراتر ئەو ئاستەنگیانە ڕەوانەوە کە ئێمە هاتیم بۆ ئێرە لەبەرەوە زۆر سوپاسی زانکۆی ڕاپەڕین و شاری ڕانیە و کاگێڕی و دکتۆر وریا و مامۆستاکان دەکەین کە بەردەوام پاڵپشتیمانەکەن. زۆر باش ئەگەر ڕێمەولات کاکە حەبیب سڵاو لە تۆ بەخێر بێ تۆ لەکوێوە هاتووی لە چ بەشێک دەخوێنی لە زانکۆی ڕاپەڕین؟ السلام عليكم ورحمة الله معك الطالب بەناوی خوا سڵاوتان لێبێت. لە بەشی ئەندازیایی پرۆگرام سازی دەخوێنم لە ساڵی یەکەم لە زانکۆی ڕاپەڕین. لەکوێوە هاتووی کاکە حەبیب؟ من السودان. لە سوودان هاتووی. جلوبەرگەکەت جلوبەرجی کوردیەکەت پێ سەرنج ڕاکێشە پێت خۆشە جلی کوردی ئەمڕۆ جلی کوردیت پۆشیوە؟ نعم عجبت بەڵێ بالثقافة الكردية. زۆر کللتوری کوردی سەرنجی ڕاکێشاوم گەلێکن هەمیشە پاڵپشتی خەڵک دەکەن و مامەڵەیان زۆر باشە لەگەڵ بیانیەکاندا و کەسانی بیانیان زۆر خۆشەوێت و بە شێوەیەکی زۆر جوان میوان دۆستیانەکەن. تۆ لێرە وەکو دکتۆرە وتی ڕەنگە لە سەرەتای تەمەنی خۆتان دابن تەمە درێژ بن ئینشاءڵڵا بەڵام هەست بە غەریبیەکەن کە ئێستا خوێنکاری بیانین و دەخوێنن لێرە لە هەرێمی کوردستان و لە شاری ڕانیە في إقليم كردستان والله لە هەرێمی کوردستان هەستمان بە غەریبی نەکردووە لەبەرەوەی کە وات لێ دەکەن کە هەستکەی بەشێکی لەوان زۆر خۆشەویستن زۆر بە شێوازێکی جوان مامەڵات لەگەڵ دەکەن وات مامەڵەت لەگەڵەکەن کە بەشێکی لەوان نەوەک وەک کەسێکی بیانی و بێگانە گەلەکە و نەتەوەکەیەکەوە ئەم هەستە و پێکات هەست ناکەیت کە کەسێکی تازە و نوێ و جیاواز بیت لێیان. هاوڕێکانت پرسیارت لێ دەکەن لەکوێ دەخوێنی و ئەوانیش مەسەلەن کە تا ئێستا نەچوونەتە زانکۆیان نەخوێندووە پێشنیازی ئەوت بۆ کردوون بێن لە زانکۆکانی هەرێمی کوردستان و بەتایبەت زانکۆی ڕاپەڕین بخوێنن؟ ممكن تعيد السؤال؟ بس ما سمعت. کاکە شاد بۆی دووبارەکەرەوە هەرە و پرسیارە هاوڕێکانت لێت دەپرسن لەکوێ دەخوێنی و ئاستی زانکۆکە چۆنە و پێشنیازت بۆ کردوون ئەوانیش بێنە هەرێمی کوردستان؟ بەڵێ من ڕێنماییان دەکەم کە بێن بۆ هەرێمی کوردستان و زانکۆکانی ئێرە زۆر جیاوازە زانکۆکان لە هەنێک لە زانکۆ مامەڵەکردنەکان ئاسان نییە لەوانەیە زۆر ئاسایی قبولت نەکەم بەڵکو بەڵام لە هەرێمی کوردستان و لە زانکۆی ڕاپەڕین بە دیاریکراوی کە من ئەزمونم هەبوو لەگەڵیا مامەڵەکردن زۆر باشە لەگەڵ دەستەی کارجێڕیە لە هەموو حاڵەتێکا من پێیان ئەڵێم کە زانکۆکانی کوردستان زۆر ئاسیان باشە و من خۆم باسی ئەزمموی خۆمانیان بۆ بکەم چیرۆکی خۆمیان بۆ جێرمەوە و دەڵێن کە تەمەنا دەکەین و خۆزگە دەخوازیین کە لەوێ بین. حەبیب خەڵکی ڕانێ چۆنە مامەڵەیان لەگەڵتان ئێوە چنە مزگەوت نوێژەکەن ئێستا کە هاتن بۆ ئێرە پێشەوەی بێنە ستۆدیۆ نوێژتانە کرد ینی خەڵک چۆنە لەگەڵتان؟ من تەنها بۆ دانیشتوانەکەی ڕانیە نیە بەڵکو بۆ کوردەکان هەمیان قسە دەکەم کە مامەڵەیان زۆر باش و جوانە میوان دۆستیەک و خوشەویستێکی زۆریان هەیە لە هەر شوێنێک لە شەقامێکدا دەڕۆیت خەڵک پێشوازی لێ دەکەن سلااو لێ دەکەن دڵفراوانن و هەموو کەسێک سلااو لێ دەکا هەمویان دڵخۆشی و ئێنێ هەمویان نەرمونیانن لەگەڵ تا شتێکی زۆر جوانە گەلەکە گەلێکی زۆر خۆشەویستە کە کەسێکی بیانیە بینن دەیانەوێت یارمەتی بن بە هەر شتێکی سادەش بێت تەنانەت ئەگەر شتەکە زۆر سادەش بێت دەیانەوێت زۆر مامەڵێکی زۆر باش دەکەن و دەیانەوێت هەمیشە پاڵپشتیان بژین. دوای دێمە وڵاتان سوپاسدانەکەم دکتۆر پەیمانیانی بەڕاستی ڕەنگە بۆ وڵاتانێکی دیکە شتێکی سادە بێت شتێکی ئاسایی بێ خەڵک چووە ئەخوێنێ مەسەلەن لە وڵاتی ئێران لە وڵاتی مەسەلەن خۆت چەندی وڵات خوێندنت بۆ بەدەستێنانی بڕوانامە خوێندوتە
بەڵام بۆ هەرێمی کوردستان و بۆ شارێکی دەڤەرێکی وەکو ڕاپەڕین بەناو هەموو ئاڵنگاریانەدا ڕەنگە قورس بوو بێ ئەو پێداویستیانی کە تۆ حەز بکەی بۆیان بکەی مەسەلەن بۆ ئەو خوێندکارانەوەکو ئەوەی کە لێرەن چییە مەسەلەن لێرەدا دیارە ئێمە لە ڕێگەی بەڕێبەراتی پەیوەندیەکانی زانکۆوە کە لێرە دەستخۆشیان لێ دەکەن بەڕێبەراتی داخلیەکان ڕاگرایەتیەکان کۆلێژەکان و خوێندکاران و مامۆسایان و خەڵکی دەڤەرێ ڕاپەڕین بە تایبەتی ئەوەی لە تواناماندا و بێ کردومانە بەڵام زۆردا بەڕاستی هەندێک ئاسەنجی وەک باسم کرد داراییە و تەرخانکردنی دارایی و دەسەڵاتی دارایی سەرۆکی زانکۆ یاخود لاەنە پەیوەندی دارەکانە یەکێک لەوانە ئێمە بوون ئەوانە خوێندکاری خوێندنی پرۆگرام سازی و پەرستاری پێویستیان بەوە هەیە بۆ نمونە کۆمپیوتەریان هەبێت ڕاستی بەڵام لەبەرەوەی لە زانکۆ هیچ فقڕێکمان نیە بتوانین بۆیان تەرخان بکەین بۆی ئاسەنجی ئەومان هەیە بەدەر لەوە ئەگەر کەسێک گوێ لەو پرۆگرامە بێ بتوانێت هیوادارم هەر نەبێت جەنابی وەزیری خوێندنی باڵا توێژینی زانستی لێرەوە داوا لە دکتۆر ئارام محەممەد قادر کە یەکێکە لەوانەی کە دەست و دڵی زۆر کراوەیە من ئەو پەیامە لە ڕێگەی بە مۆڵەتی جەنابت و مۆڵەتی ئەو بەڕێزانە داوا لە بەڕێز دکتۆر ئارامەکەم کە 5 لاپتۆپ بۆ ئەو بەڕێزانە دابین کە وەکو هاندانێک وەکو دیارێک کە ئەو وەکو هەمیشە پیاوێکی دەست و دڵکراوەیەکێکە لە وەزیرە سادەکان و دەستخۆشیشمان هەیە بۆ هیوادارنی ئەو داواکاریشمان قبولکە بەدڵنیایەوە دیارەیەکێک لە کێشەکانێکە کە ئاڵنگەری سەرچیە ئەوەیە کە بەڕاستی هەرچەندە ئێمە توانیوانە بە هاوکاری نیشینگەکان بە هاوکاری نەخۆشخانەکان و بە هاوکاری ئەو دۆست و هەواڵانەی کە یاخود ئەکادمیستانێک کە هەمانن لە هەردوو وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی ناوخۆ توانرا و هاوکار پاڵپشمان من بەڵام پێویستە بەڕاستی ئێمە و هەرێمی کوردستان ئیشکەین لەسەر ئەوەی خوێندکارە بیانێنێک کە دێن بیمەی تەندروستیان بۆ تەرخانکەین و بەڕاستی ئەگەر بشکرێت ئێمە ڕاستە بەهۆی دڵکراوەی و دەستکراوەی خەڵکی دەڤەری ڕاپەڕین توانیمانە هەتا ئێستا کە فترەی زیاتر لە 6 مانگە لێرەنا هیچ بڕەپارێک لە خێزانەکانیانە بۆیان ناتو ئێمە توانیمانە مانگانە بە هاوکاری خەڵکی دەڤەری ڕاپەڕین وە بتوانین مانگانە هاوکاری مادیان بکەین بەڵام ئەگەر بکرێ هەرێمی کوردستان بتوانێت ئەگەر مانگانە 50,000 بێ بۆ خوێندکارێکی بیانی تەرخانیکە بۆی پێویستەکان ڕۆژانەی جێبەجێ بکە بەڵام ئێمە و کوڕانیە توانیمانە وە سەرکەوتوین و سوپاسی خەڵکی دەڤەری ڕاپەڕین دەکەم کە وەک باسم کرد دەستکراون و مامۆسانی زانکۆمان و ستافی زانکۆمان و بەڕێبەراتی پەیوەندیەکان لەگە ڕاگرایەتیەکان کە ئێمە هۆبەی ستەدی عێراقمان کردوتەوە خوێندن لە عێراقدا و هەماهەنگین لەگەڵیان بەڵام وەک باسم کرد کۆمەڵێک ئاسەنجی هەیە لە دەروی دەسەڵاتی ئێمە وەکو بۆ نمونە ئەگەر خوێندکارێک دوور بێت تووشی ڕووداوێک بێت لەوانە پێویستی بە نەشتەرگەری هەبێ لە نەخۆشخانەی تایبەت یاخۆرەپەیمانیەوە هەر ئەوە نییە ئەرچی خوێندنی ناوپۆل و پێگەیاندنە زانستێکە تا لە ئەستۆگر پێ بوونەتە خێزانێکیش بۆیان یعنی مەسەلەن هەتا مەسلەی تەندروستی مەسلەی مانەوەیان مەسلەی ئاگالێبوونیان لە هەموو ڕێکەوە ئاگاتانیانە بەدڵنیایەوە ئێمە ئێستا بۆی هەز بە غەریبینەکەن لە کاتی هەبوونی هەندێک لە چالاکی کللتوری ئێمە زمانی کوردیمان بۆ داناون لە خوێندنی زمانی کوردیدا کاک دوکتۆر هەرێم دەرسیان پێ دەڵێت زمانی کوردیەکە مامۆساکە کە ئینگلیزی کوردی مێژوو دەزانێت لەسەر کورد و لەسەر مێژوو لەسەر زمان هەمووی بەیەکەوە پێیان دەڵێ چەند مامۆساکمان بۆ داناون ئەو مامۆسانە کە هەم زمان ئینگلیزیان پێ دەڵێن هەمیش کوردیەکە و مێژوو و کللتور بەڵێ بۆی ئەوان ئاشنا بە کللتوری کوردی هەوڵماندا بۆ ئاهەنگی بگواستنەوە و بۆ کۆمەڵێک لە چالاکیەکانی ڕەمەزان ئەوانە بیان بین بۆ سەفرە بۆ گەشت بۆی هەستکەن کە چ دەگوزارێت لە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان چۆنە و کللتوری ئێمە چۆنە زمانی ئێمە چۆنە دەچن بۆ بازار لەگەڵ خەڵک تێکەڵن دەچن بۆ مزگەوت و چاودێریان دەکەنەوە بەڵێ بەدڵنیایەوە بەدڵنیایەوە ئێمە دائیمەن لەبەرەوەی وەک باسم کرد تەمەنیان بچووکە و لە تەمەنێکدانە کە پێویستیان بە هاوکاری هەیە و ئێمە نامانەوێت تووشی هیچ تەگەرەیەک بن لە هیچ ڕوویەکەوە بۆیە دەرچوونیان بۆ هەر شوێنێک پرسمان پێ دەکەن و زۆر جۆرایڵم بەڕاستی و ئێمەش هەتا پێشەوەی بینە ستۆدیو پێم وتن وچەم کوردستان دیموکراسیە ئەوەی کە بۆ خۆتان دەتانەوەی بێڵێن نەگەوەی کە ئێمە داوای لێ بکەین بەڵێ بەدڵنیایەوە و وەکو زانکۆ پاڵپشتیان دەبین و پاڵپشتی خوێندکارانەش دەبین کە لە داهاتوودا دێن و دڵنیاشم لەوەی کە ئەوەی کە بتوانین وەکو زانکۆ وەکو ستافی زانکۆ وەکو بەڕێبەراتی پەیوەندیەکان و کۆلێژەکان و وەکوتیشم ئێمە بەبێ خەڵکی دەڤەری ڕاپەڕین ناتوانین سەرکەوتو بین وەکو زانکۆ چونکە ئێمە دەکرێت خوێندکارەکان لە زانکۆ بن بەڵام بۆ کۆمەڵێک پێداویستی تریان لە ناو شارن نەخۆشخانەکان سوپاسی دکتۆرەکان دەکەم و دکتۆرە بەڕێزانەی کە بێ بەرامبەر دەیان بینن چارەسەری پزیشکیان بۆ کردوون و ئەولانە ئەمنیانەی کە
کاریان دەکەوێتە لایەن وە لە بازار و خەڵکی ئاسایش دیارە ئاشنانە هەر لەسەر ئەو بەدەبەرەکەمان. ئەو دیموکراسی و کرانەوەیە من جارش کە دەچمەوە لایەن هەر یەکەتان دەتوانن ئارەزوومەندانە گلەیەک نیگەرانیەک شتێکتان کە هەیە داواکاریەکتان هەیە بیڵێن لە عەبدوڵڵاوە دەست پێ دەکەم کاک عەبدوڵڵا هەر شتێک لە دڵتدا دەتەوێت بۆی کار ئاسانی زیاتر بێ و ئەگەر پەیامێکی شت هەبێ بۆ هاوڕێکانت بۆ ساڵانی داهاتوو هەرێمی کوردستان و زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆی ڕاپەڕین هەڵبژێرن فەرموو. کاکزانە پرسیارەکەی بە دووبارەکەمەوە. باش. کاک شاد بەڵێ عەبدوڵڵا گەیشت پرسیارەکە کابڵە هەر شتێک داواکاریەکەت هەیە شتێک لە دڵتدایە پێویست پێت خۆشە بۆ جێبەجێبێ کاراسانی بێ بۆ خوێندنەکەت فەرموو. کاتێک کەینە سەر پرسی زانکۆ وەکو وتیان زانکۆی ڕاپەڕین زانکۆیەکی زۆر باشە و پەیامێک بۆ هەموو خوێندکارەکان بە تایبەتی خوێندکارە نێودەوڵەتیەکان ئێمە دەبێت خۆمان هەوڵ بین خۆمان بخوێنین و ئامانج و خۆنەکانمان بەرز بین وەکو خوا فەرمێت لە قورئانە ئەگەر کەسێک بیاوێت بە شتێک بگات پێویستەکات هەوڵ بات و منیش پێتی دەبەخشم بۆیە هەموو شتێک لە پێناو هەوڵ دەیت و پاداشت دەیت پەیامەکەم ئەوەیە بۆ کە خوێندکاری ئێرە بنیان نێودەوڵەتی بن پێویستە کە بەردەوام بن لە خوێندنتان و پشتیوان بەخوا دەگەن بەو شتێک کە دەتانەوێت لە داهاتوودا. سپاس عەبدوڵڵا. عومەر کاکە عومەر تۆش هەر شتێک پێویستێک داواکاریەکەت هەیە زۆر ئازادانە دەتوانی بیڵێ و پەیامت چێ بۆ هاوڕێکانت لە یەمەن؟ پەیامەکەم بۆ هاوڕەکانم لە یەمەن ئەوەیە کە بێن بۆ ئێرە بۆ خوێندن ئێرە شوێنێکی زۆر باشە مامۆستاکان زۆر باشن بەڕێوبەرەکان هەرمیان زۆر باشن و دکتۆر وریا زۆر پاڵپشتمانە لە زۆر شوێن و پێگەی جیاوازە لەگەڵ مامۆستاوەتەوە عمر يمكن أن تكون صاحب عمر بۆی دووبارەکە کاکە شاد بەڵێ بەدڵنیاییەوە دکتۆر وریا زۆر باشە پاڵپشتمانە لە هەموو شتێکە. باشە کاکە یوسف تۆ لە سوودان هاتووی هەر شتێک لە دڵتدا یان قسەیەکە یان پەیامێکت هەیە بۆ هاوڕێکانت فەرموو. پەیامەکەم ڕاستیدا وەکو تێڕوانینم بۆ هەرێمی کوردستان تێڕوانینەکەم زۆر جیاوازە خوێندکارەکان لە دەرەوە دەترسن دەڵێن بۆ نمونە لەوانەیە ژیان لەوێ گران بێت یاخود مەترسی بێت بەڵام کە من هاتووم بۆ ئێرە تێڕوانینەکەت بە تەواوەتی دەگۆڕێت میدیا کارێکی باش ناکات کە وێنەی هەرێمی کوردستان بە باشی ناگوازنەوە بۆ مونە هەولێرێکێکە لە شارە جوانەکان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی بۆ نمونە زانکۆی ڕاپەڕین زانکۆیەکە لە ئەستی نێودەوڵەتیدایە و بە تەواوەتی پاڵپشتی خوێندکارەکان دەکەن هەر خوێندکارێک دەوێت داهاتووی گەشتی هەبێت ئەتوانێت دەچن بۆ گەشت و ناوچە گەشتیارەکانی ڕاپەڕین ڕانیە و قەڵازێ دەربەند و سەردانی دوکانمان کردووە سەردانی دەربەندمان کردووە پلانی ئەوەشمانەیە کە سەردانی پارێزگای سەلاحەدین بکەین و هەولێریش بکەین و چەند شارێکی کەش پلانمان هەیە چەند گەشتێکی زانستی و زانکۆمان هەبێت. زۆر باشە عەسام تۆ دەڵێی چی لە 2010 پەیامی تۆ چییە بۆ هاوڕێکانت بۆ داواکاریەکت کە هەبێت؟ دەمەوێت بە براکانم بڵێم لە یەمەن کە تێڕوانینتان تێڕوانینێکی باش بێت بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی کە ئێرە شوێنێکی زۆر باشە من کە هاتووم بۆ ئێرە
هەرێمی کوردستان زۆر تایبەتە زۆر جوانە لە ڕووی گەشت و گوزارەوە زۆر جوانە لە ڕووی خوێندنەوە زۆر باشە من لە زانکۆی ڕاپەڕین دەخوێنم زانکۆکە زۆر باشە لێرەوە خەونەکان دەست پێ ئەکات و دەستکەوتەکان بەدی دێت لێرە داهاتووی هەموو ئەو خوێندکارانەیە کە دەیانەوێت جیاواز بن لە خوێندکارەکانی تر زانکۆی ڕاپەڕین زانکۆیکی زۆر تایبەتە داهاتوەکەت لێرەوە دەست پێکات و بە پشتیوان بەخوا داهاتوێکی گەشە زۆر سپاس حەبیب کاکە حەبیب تۆ دەڵێ چی دوجار داواکاری تۆ چییە پێداویستی چییە؟ لە ڕاستیدا هەرێمی کوردستان زۆر جوانە و پێشنیازم بۆ خوێندکارەکان و خەڵک ئەوەیە کە سەردانی بکەن و بخوێنن لێرە لە زانکۆی ڕاپەڕین بێتیان لە هەر شوێنیش کە بە لە هەرێمی کوردستان و داوایان لە یەکەم سەردانی ئێرە بکەن و باوەڕ بەو شتانە نەکەن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باس دەکرێت لە لێرە گەلەکە زۆر هاوکارە شتەکان زۆر جیاوازن لەوەی کە باسەکرێت لە ناو ئینتەرنێتە پاڵپشتی خەڵکەکەم و داوایان لە یەکەم کە لێرە بخوێنن لە هەرێمی کوردستان بە هەموو واتایەکەوە شتەکان زۆر جیاوازن ژینگەکەی باشە خوێندکارەکان باشن مامۆستاکان باشن دەستی کارژێڕی باشە تیمی کارژێڕەکان هەمویان باشن ڕێنمایم و پەیامی من ئەوەیە کە بێن بۆ ئێرە ئەم جۆرە مامەڵەیە هیچ کاتێک پێشبینیمان نەدەکە بەڵام مامەڵەکردنیان زۆر باشە زۆر سپاسی دەستەی کارژێڕی زانکۆکەمان دەکەم حەبیب دوایی ئێوە لەگەڵ هاوڕێکانتان لینکی بەرنامەکە کورسات نیوز بنێرن بۆ ماڵەوەش بابی بینن کە ئێوە لە تەلەڤیزیۆن قسەتان کردووە ئەینێرن؟ من بعد ما يخلص دوایی کە بەرنامەکە لینکەکەیان بۆ نێرن يعني مشاركون بالبرنامج بەڵنیایەوە ئێمە ئەمە بڵاوەکەینەوە و دەینێرینەوە ڕاستەوخۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆمان لە تۆڕە تایبەتە کەناڵەکانی خۆمان پەڕەکانی خۆمان ئەمە یەکەم دەرکەوتنمانە لە بەرنمەیەکی کوردی و کەناڵێکی کوردیدا من لە تۆڕی خۆشم بڵاویەکەمەوە لە ئەکەمژی حەبیب سپاس بۆ کاکە حەبیب بۆ کاکە عسام بۆ کاکە یوسف و کاکە عومەر و کاکە عەبدوڵڵا کە پێنج خوێندکاری خوێندنن لە زانکۆی ڕاپەڕین و هەروەها لە وڵاتانی یەمەن و سوودان و ئەفغانستانەوە هاتوون دکتۆر مەسەلەن سوورە یاوێنەی هەرێمی کوردستان ئەوکۆی ئەو خوێندکارانە بەشێکیان گوتیان نەڵێن کورد هەر ملەتێکە و دەوڵەتمانیەوە تا ئێمە لە ئاستی زانستی توانی وڵاتانێک پێ بگەێنین کە ڕەنگە 100 ساڵ پێشمە وڵات بوون ئێمە تەنانەت وڵاتیشمان پێڕەوا نابێنن ئەم خوێندکارانە وا بکەین لە ڕووی نەتەوەیەوە بکەینە باڵیۆزێک لە داهاتوودا ئەمە چەند گرنگە دیارە ئێمە وەکو زانکۆکان پێویستە هەر خوێنکارێک یاخودەر توێژەرێک کە دێ وای لێ بکەین بەڕاستی بەپێ ئەو توانای کە هەمانەوە گوتن پاڵپشتیان بین بۆی ئەوان ببن بە دیبلۆماتکاری ئێمە یاخود دیبلۆماتکارێک کە ئەو زانیارەی کە لێرە هێوە خۆی بیگوازێتەوە وەک باسم کرد لە پێش پرۆگرامەکە پێم وتم ئەوەی کە دەتانەوێت و هەستان پێ کردووە ئەوەی کە بینیوتانە ئەوە بڵێن زۆربەی کاتەکان ئێمە وایان پێ دەڵێن وەکو خۆشیان بەڕاستی بە نێودەوڵەتیکردنی خوێنی باڵا کارێکی ئاسان نییە ئاستەنجی زۆرە باسم کرد بەڵام پێویستە ئێمە هەمانجی بکەین و بتوانین پرۆمۆشن بکەین چکە ئێمە زۆربەی جارەکان لە هەرێمی کوردستاندا زۆربەی کاتەکان بەڕاستی ئەگەر هەتاگە سەیری کۆمەڵێک لەو شەڕانە بکەیت کە هەرێمی کوردستان و پێشمەرگە پاڵپشت بۆ توانیویتی ئاسایشی هەرێمی کوردستان و بەدەر لە هەرێمی کوردستانی چ دابین بکات نەمانتوانی بە جۆرەك لە جۆرەکان بیگەێنین لە ڕێگەی نووسینمانەوە لە ڕێگەی سوۆشیال میدیامانەوە لە ڕێگەی ئەو کەسانێک کە بەڕاستی دێنە ئێرە و دەیان ناسین و پێیان دەگەین بۆ ئێمە دەبێ و خوێندکارانەوە پێ بگەێنین کە بەڕاستی دیموکراتانە بیر بکەنەوە و ئەوەی کە ڕوبەڕووی دەبنەوە ئەوەی کە پێدا گوزەر دەکەن بیگەێنن ئێمە نامانەوە خوێندکارێک دروستکەین ڕۆبۆت بێ ئەوەی ئێمە دەمانەوێت ئەوە بگەێنێت نەخێر بە هیچ جۆرێک دەمانەوێت بۆ من دەمەوێت خوێندکارێک جگەلەوە خوێندکارەکانی خۆشمان بەڕاستی خوێندکارەکان هەمویان مڵکی زانکۆن و هەمویان سەروەریەکن کە لە داهاتوودا دەبنە ژێرخانی هەرێمی کوردستان بۆ ئێمە دەمانە وا پێیان بگەێنین کە بتوانن ئەو خوێندکارانی ئێمەش کە دەڕۆن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆ منە خوێندکارمان هەیە لە ئیتالیا خوێندکارمان ناردۆ بۆ 6 مانگ بۆ پۆڵەندا وابن کە ئەوەی کە هەیە لێرە بیگەن بە ئەوێ و ئەوەی کە لەوێ شەی بیگەن بە خوێندکارەکانی خۆمان بۆ ئێمە بتوانین لە دوو ئاراستە و ئیشکەین هەم لە ڕێی ئەوانەی کە دێن بۆ ئێرە هەمیش ئەوەی کە دەڕوات بۆ دەرەوە تەنانە لە ڕۆ زانستەکەیەوە لە ڕۆ کولتوریەکەیەوە ئەو تا باسی ڕێز و
احترامی خەڵکەکەن مەسەلەن لە هەرێمی کوردستان لە وێنەیەکی جیاوازمان دەستکەوت بەدڵنیایە ئەوانە چەند گرنگە وەبەرهێنانی لەسەر بکرێت نەکرد لە زانکۆی ڕاپەڕین بەڵکو دەستی زانکۆی ڕاپەڕین زیاتر بکرێتەوە وەزارەت پەیوەندیدارەکان زیاتر هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا و ئێوە بن و زانکۆکانی دیکەش بتوانن ئەوە بکەن ئەوەک باسم کرد کۆمەڵێگا سەنجی هەیە کە دەکەوێتە سەر بوون منە مەتاڕەکان نشینگەکان و شوێنی مانەوە ئیقامە نەخۆشخانەکان بیمەی تەندروستی پێویستە ئەوانە بەڕاستی کاتێک کە دەڵێن تەلەبێ خوێنی بەرایی بەتایبەتی خوێنی بەرایی ئەو خوێنکارە گەنجە و هیچ پاڵپچێکی دارایی نییە و بەتایبەتیش ئێمە لە بیرمان نەچێت لە هەر پرۆگرامێکی خوێندنی باڵا کە دەکرێتەوە لە هەر وڵاتێک هەتا بە شەرقی ئەوروپاشۆ کە پێشتریشێ لە وڵاتانی کەش ئەو وڵاتانە دێن ئەو خوێنکاران دێن لە وڵاتانە کە ژێرخانی ئابووری بۆ خۆیان دارماوە یاخود لە جەنگدان یاخود هەژارن بۆی ئەو خوێنکارانەکە دێن دەبێ ئێمە لە بیرمان بێ کە کۆمەڵی خوێنکارن کە ئاستی داهات و ئاستی پێویستی خێزانیان لە ڕووی ئابوووریەوە کەمە بۆیە دەبێ ئێمە بتوانین هەوڵ دەین بەپی ئەو ژێرخان و بەپی ئەو دەسەڵاتێکە لە بەردەستماندا فرەلایەنەیە هاوکارمان بن و پاڵپشتمان بن و کۆمەڵک پێویستی وەک باسم کرد کە تەرخان ناکرێت بتوانین بۆیان تەرخانکەین بۆی هەز نەکەن ئەوەی کە بەڕاستی ئێمە کۆمەڵی خوێنکارمان وەرگرتووە لێرە بەجیان بێڵین و نەخۆش بێ بەلایدا نەچین پێویستی بە کارەبا هەبێ نەچین پێویستی بە لایانی مادیەکە بەڵێ نابێ ئێمە وا بکەین واشمان نەکردو بەڕاستی بۆی لێرەوە ویستم بە تایبەت سوپاسی پەیوەندی بەڕێبەراتی پەیوەندیەکان ستافی پەیوەندیەکان لە داخلیەکان و ستافی مامەسایان لە هەردوو کۆلێژەکە و سەرجەم خوێنکارانی زانکۆمان لە داخلیەکان و خەڵکی دەڤەری ڕاپەڕین بکەم و نیشینگەکان نیشنگی سلێمانی و وەگوتم ئەو پزیشکە بەڕێزانێک هاوکارمان و سەرجەم و کەسولانێنێکی هاوکار عەبدوڵڵا وێ قسەیەکی تر بکە عەبدوڵڵا ئەتوانی ئەگەر بۆچوونێکی دیکەت هەبێ بێڵێ فەرموو وەکو وتم کە پێم وترا یەکەم پرسیار کە لە سەرەتایە لێو کردم لە سەرەتای پرۆگرامەکە ئەگە بتوانانی لێم دووبارە بکەیتەوە پێم وتی وتم عەبدوڵڵا چۆن بۆ هاتی چۆن زانکۆی ڕاپەڕینت هەڵبژارد خەڵک چۆنە لەگەڵتان زانکۆ چۆنە لەگەڵتان من زانکۆی ڕاپەڕینم هەڵبژارد لەبەرەوەی کە باگراوندێکی ئەکادێمی بەهێزی هەیە و زۆر پاڵپشتن هەم فاکەڵتیەکان خۆی مامۆستاکان هەمویان پاڵپشتن هیچ دەتوانم بڵم زۆرینەی پێداویستەکانی خوێندکارەکان دابینەکەن بۆ ئەوەی کە بتوانن خوێندکارەکان بێن بۆ ئێرە لەم زانکۆیە بخوێنن و گەلی کوردستان و گەلی ڕانیە بە تایبەتی زۆر نەرمونیانن میوانداریان زۆر باشە میوان دۆستن و زۆر دڵخۆشن کە خوێندکاری نێودەوڵەتیە بینن دیان لە زانکۆکانی ئێرە خوێنن و پاڵپشتی ئێمەشەکەن لە بەڕێی بۆنمونە ئێمە وەکو ئەوان موسڵمانین و هەز بە ئەوە ئەکەین کە لە وڵاتی خۆمان لە ڕانیە عەبدوڵڵا لە ڕانی هەز بەوەکەی کە لە کەسوکار دووریان ئەوان هەستێکیان بۆ دروست کردووی کە وەکەوەی کە خەڵکی ڕانیە بی لە ناو کەسوکاری خۆت بی وەکو وتم ئەمە یاسایەکە لە ڕانیەیە خەڵکی ڕانیە پاڵپشتیمانەکەن وەکو ئەندامی خێزانی خۆیان بەبێ جیاوازی خەڵکی ڕانیە زۆر باشە هەنێک پشتی ئاسایی هەیە بیری کەسوکارەکە بکەیت بەڵام ئێمە لێرە سوپاس بۆ خوا دڵخۆشەکەم دووبارە عەبدوڵڵا دکتۆرە دوا سەرنجی بەڕێزت زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس ویستم یەکشت بڵێم ئەویش ئەوەیە کە زانکۆی ڕاپەڕین ساڵانە فیدباکی خوێنکاران لەسەر زانکۆ زۆر باشە بە تایبەتی لە بواری زانستیەوە و سوپاس بۆ کورسات کە خوێنکارەکان ماین لە بیرە سوپاسیش بۆ سەرجەم ئەو لایەن و ئەو دامەزراوانەی کە پاڵپشتمان بوون لە سەرخستنی و خوێنکارانەکە ئێستا لە ساڵی یەکەمیان لە کۆتاییدان و لە کورسی ئینتێنسڤدانە کورسی دووەمیانە و ساڵی داهاتوو دەبنە ساڵی دووەمی خوێندنیان لە هەرێمی کوردستان زانکۆی ڕاپەڕین بەڕێز دکتۆر پەیمان پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر پەیمان ڕەمەزان سەرۆکی زانکۆی ڕاپەڕین زۆر سپاس هەروەها زۆر سپاس بۆ میوانەکانم کاکە حەبیب و کاکە عوسام و کاکە یوسف و کاکە عومەر و کاکە عەبدوڵڵا کە خوێنکاری نێودەوڵەتین و لە وڵاتانی یەمەن و ئەفغانستان و سوودانەوە هاتوون لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن مەبەستمان بوو تیشکە بخەینە سەر ئەو بابەتە کە
ئەگەر بێت و بە شێوازێکی بەرفراوان و هەماهنگێکی گەورە و پاڵپشتی زانکۆکان بکرێت بێگومان کاریگەری تەواوی دەبێت لەسەر کۆمەڵێک بواری وەکو باڵیۆزێک وەکەوەی لەگەڵ دکتۆر پەیمان باسمان کرد بە هیوای ئەوەی کوردستان هەراوەدان بێت کوردستان هەرگەشە سندوو بێت تا بەرنامەی داهاتووی پانۆڕاما و لایەکتانمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ